کەسێک کە کار هۆنەری ئەکات هۆنەری لە ژیانیە گیانیە و پیشانگا و ماڵە و یەک نەفەرە لە یەک گیان ناکەیتەوە هەم لە ماڵە هەست هەم لە پیشانگا هەست و تێکڵاو یەکن. سنە و منتەقەی کورسان خۆشەویستیگەل فرێکی هەست هەر لە دێهاتەوە بیگرە لە سروشتیەوە لە مردمیەوە جلوبەرگیەوە ڕسمایینیەوە من لە وەخت عکاسیە بەخشێ لە دەغدەغەگەل و کارم ئەمە بووکەتە گروگەل کوونەوەردیە ئەم لاوەلا بکەم و ئەکسەرەن شۆنگەلێ کورسانە شوین کێفگەلێ دەوروبەر کورسان یا شارستانگەلێ تر وەلێ هەمیشە ئاوێر بەلامانەوە بە جۆرێ خۆشەویستتر بووم چۆن هەل لە مناڵیەوە یەکسرە سەیرانگامان بووگە ئاوێر بووگە جێ تەفریح و خزەکانی بووگە ئاوێر بووگە حتا تاریف ئاویەکەن تاریف سروشتیەکەن منیش ئەمە هەل لە دۆران مناڵیەوە لە زێنما بووگە کە ئاوێر واقعان چۆن بنیام نەفەسە کێشێ چون تەک ماڵ خۆیە تەک حەوش خۆیە تەک خانوادەی خۆیە ڕەفاقەتەکە ئێمە هەمیشە ئاوێر هەمیشە لە زێنمانە بووگە و نهایەتەن وەختی هۆشمەدە ئەم بێنوان ئاکاسێ ئاکاسگەلێکمان بووگە هاتکن منتەقەی کورسانیان کارکردگە هەوڕامانیان کارکردگە مەریوانیان کارکردگە یا شتێک کولیان کارکردگە ولی هیچ وەخت کەسی نەهاتکە لەسەر شتێک معلوم بە مشەخەص وە کێف ئاوێر کارکە ئەم گشتە مردم نسبەت بە ئاوێر ئەحساسە نزیکی و خۆشەویستی و خۆشەویستیان هەست وەلێ ئەم خۆشەویستیە جوان نەدریاسە ئەمە بووە باعثەوە کە من بتوانم ئەنێرژی و تاوانم جەمۆکەمەوە و ئەم کارە دەست پێکەم کارێ ئاوێر 3 ساڵ توولی کێشە یعنی ئەم 3 ساڵە ئەوە نییە وەک بەعزێ کارگەل شرایطە کارەکە لە ئەختیارە توابێ شرایطە کارەکە لە ئەختیارە ئاسمان و شرایطە تەبیعیە بوو هەر وەختی شتێ پێشەهات ئیسە لە لەحازە هاتنە هەورێک یا مەسەڵەن بەفرێک یا مەسەڵەن تەنگ و مژێت بلا فاصلە من فرست سەرێ خۆمەگەیەنەوە نقطەگەلە حتا بووگە مەسەڵەن من چووگم بۆ ئاوێر تانووک ئاوێر چووگم لە لایەکترەوە هاتگمەسەوە لەم فاصڵا کە چووگم و هاتگمەسەوە مەسەڵەن شاید 2 ساعت توولی کێشاوێت و عکاسیم کردگە یەک دانە بنیامم نەدیگە لە ئاوێرە یانە شەرایطە جەویەکەی جۆری بووگە هیچ کەس لەو وەختەلا ڕووناکە لە ئاوێر لە ئاوێرە شۆنگەلێک کەس کامانە فرە زووتر سێرانگا بووگەن باوەکمان تاریفەکە کێژێت ئەو کەسکە لەوە چون بۆ ئاوێر هەر لە مەسەڵەن ئەووەڵە هەفتەوە چون تا ئاخرە هەفتە لێ نایتر دانیشتن وەسایلیان تەک خۆیان نابرد و دوای یەک هەفتەوە هەڵەگەڕیانەوە من بەما زەمە تەسویم گرت لەبان ئاوێرە کارکەم و نەهایەتەن بە عنوانێک کتێبێک بە چاپی بگەینم هەمیشە ساکەکەم لە ماڵەدا نییە و وەسایلەکانی تیا بوو هەر وەختێک چاومە کەفت کە ئاوێر تەنگومش گردیگە بەفری هاتکە یا پاییزی فرەقەشەنە ماتڵم ناکرد زوو سوار ماشینەوەم یا بەپا خۆمەگەیەنە پای ئاوێر و ئەو جێگەوە لەمە پێش معلومم کردو بۆ خۆم ئەچوم و عکاسیمە کرد و ئەم کارە ئەوە باعثەوە کە ئەو سەحنەگەلە من بتوانم بدون اینکە دەستکاری کردێ بدون اینکە تاغیر کات بلا فاصلە عکاسی کەم و خۆشبەختانە تەبیعەتی ژیاریە میدەم و توانیم سەحنەگەلی خاص لە ئاوێر بگرین. ئەمە ئەوەڵ کانی شەفا منتەقەیەکە سرێک لە باخەکانیان هەست خۆزانی کوێنەس ماماتکە ماماتکەس هەمیشە بەفری فرەخۆشێگرێت هەمیشە کە ئاوێرە
تۆشە فۆرمدارەکان کە چەندە فۆقەڵادە کەفکە. مەسعودی مڕاد سەلیمیم دانشی شار سنەم لە مەحەلەی چوارباخە هاتکمە دنیام. من تەنیا ڕشتێکم کە لە دانشگا یا زانکۆوە انتخاب کرد هەر ڕشتەی فۆتۆگرافی بوو. لە ڕشتەی فۆتۆگرافیە لە دانشگا تارانە من 4 ساڵ دەرسم خوند. بعد لە تەرەف دانشگا و ئێلامیان کرد کە تۆ بەعنوان دانشی ممتاز فارغ التحصیل بووی. وتیان تۆ لە دۆڕەی بعدی کارشناسی ئەرشەدیشە بدونە کۆنکور ئەتانیە دامە تحصیل بین. من و 6 نەفەرتر کە مەجموعاً 7 نەفەر بووین لە دانشگا هۆنەر تارانە ئەوڵین دۆرەیە کارشناسی ئەرشەد عکاسیمان گوزارە. بیرۆوەریگەلێک کە عکس ئەیا بێمە و کامێرا یا دووربینە عکاسی ئەیا بێمە هیچ وەخت لە خاترە و زهن بنیامگەلا نامێنێت. ئێمە هەرچی تەمەنمان ئەچێتە سەر بەسەرهات دۆران مناڵی نەوجوانی و جوانیمان کەم کەم ڕوو بە میان ساڵی ئەچین. توا ئەو بیرۆوەریگەلەوە بووگمانە گشتی لە زێنمانە کەمڕەنگ و کەمڕەنگترێتەوە مەگەر خاترەگەلێک گرنگ و ڕووداوگەلێک کە لە زیندگی ئێمە دەستی داگا. یەکێک لەو ڕووداوە گەورە کە ئەم کامێرەوە بەدەست منەوە شاهدی بووگەم ئەو کۆڕەوە بووگەوە مردمی کوردستانی عێراق بەدەست سەدامەوە هاتن بۆ مەرزگەلی ئێران و من نەتەنها لێنا شاهدە ئەو ڕووداوە گەورە بووم و ئەو خەڵکە بە تواوی و بە پەلەی بەدەست سەدام و دەرچوون هاتوونە لە مەرزەکانەوە. من چۆن کارم وێنەگرتنە و لەم ڕشتا دەرسم خوێنگە و زانکۆم گوزاران بگەم بە دووربین و کامێراکەی خۆم چوومە ناو خەڵکە و ئەم لەحزە و ئەم ڕووداوە کە لە مشکی هیچ کەسە پاکۆ ناوێتەوە و لە بیرۆ ناچێتەوە توانیگمە بە شکڵە ئاکس لەحزەگەلێکی سەبت بکەم کە چەند وێنێک لەم کۆڕەوە کە لە پشتەوە هەروە شاهدی هەنوە ئێبینن بەخشی لەو 700 دانە عکسەسەوە من لەو خەڵکە گردەگمە. من لە فرەش هەنگەلا عکاسیم کردگە بەل لەم کارە مەسەڵەن پۆرترێ هونەرمەندانم کار کردگە دەشت و دەرچووگین ئاوایگەل کورسان چووگین سروشت کورسان چووگین فرەجێگەل گەڕیاگین مەسەڵەن بووگە ڕۆژی دوو ڕۆژ هەروە عکاسیشمان کردگە ئەسەن پەکم نەکەفکەم وەلێ ئەو ڕۆژێلەوە ئێمە لە ناو خەڵکا بووین ئەوە خەڵکەکە بەداخ بوون ئەوە زۆر بوون ئەوە هەرکەس گیر و گرفتێکی بوو من ئیتر دەم ئێوارەی بوو چاوگەلم هاتووە ئێش نەمەتانی کەس بینم نەمتان خاست تەشخیص بکەم فکرم ناکرد کە کەسێ بتوانێت لە دینە چاوی بێتێش وەلێ منەوە ڕۆژە وامە پێات بەوە اتفاق گرینگە بۆ باعثەوە کە من ئیتر کارەکەم بۆ ڕۆژ ئەوەڵ نیمە ناخست وێڵ کرد تا بتوانم کەمی ئیسراحەت کەم لەو دووە شۆنی بگرم. حتا ئێمە دایکگەلێکمانەدی مناڵ کەسێ تری بە باوەشیە بوو دایکی تەکیانەوە و لە ناو عکسەکانە هەست لەو دوای بینین کە هەمزەمان دوو مناڵی گرگە لەبەر 5 کیلۆ خەریکە شیریانەت خۆد ئەو دایکگەلە فرێکی چەند حتا شیریانۆ بن پێ لە ناو عکسەکانە ئێمە دایکگەلێ ئەبینین بە بۆنەیەوە مناڵەکانیان ژیرۆکەنەوە کەمتر هاوار و گیریانیان بێت و لە برسیەتیە ئەزیەتنەوەن فقط سەرەی مەمکەمژەکەی و سەرەی شیشە شیرەکەیان یادەمی هیچ خەوەڕێ نە لە شیشە شیر هەست نە لە شیرێکە بیان پێ. لە مەرزی بانە گەین بە چارێک مێردەکەیان وێسا و
ژینەکەیشیان خەیزانەکەی تقریبان شەوێ لەوبەر مناڵی هاتووە دنیا و هیچ دەسەڵاتێکیانەوە مێردەکەی وت من ناتانم گیان بێڵم لەم شلۆخیە گومەوەن و هیچ کەسیش نییە کە شیرێک وشکمان بۆ بێرە بێن بە مناڵە کە بتوانێت لە گیریان بێسێتەوە و ژیان کات دوو مناڵ وردی تریشیان پێ بوو کاوانیش بێدەسەڵات لای دایکەکە و دانیشتون و هەروە ماتەڵ بوون کە یارمەتیان بن کارێمە کە عکاسیمان کرد بە خاترەوە ئەم ئاگاداریە بە خەڵک بگەینین و لە بنەڕەت و قوڵایی ئەم بەسەر هاتنە خەوەر بێنین بۆ مردم کورسان ئێمە هەم لە سنە نمایشگامان پیشانگایەکمان لەم کۆڕەوە کردەوە بۆ مردم فرە بەداخون فرە ئەو شتەوە ئەیاندی تەکە و خەوەرەوە ژنەفتویان فرە بۆیان دڵتەزین بوو یعنی ئێمە ڕەفیقمان بوو دەستێکردە گیریانێ وت من خۆم بە تاوسان و زمسانە گۆڕوا هەپامە ئیسە تۆ حەساوکە ئەو کچە بچکگەلە کە ئابۆ ناو هەڕگا نە گۆڕوایەک نە کۆشێ لە پایان نابووگە هەر بۆ جادە و ڕێگۆشۆنە هاتکن وەخوازانێت چەند کەژ و کێفیان یاگە پسەریەک و تاگەیەک نە مەرزگە لێرە سەختترین لەحزە شاید هەرە وەختە بووە ئیژم لە خەمەتانە کە کامیۆنی لە ئێرانەوە هاتوو بعد نانی ئاورد و نانەکانیان بەسەبەنی کردو بعد خەڵکەکە ئەوە زۆر بوون کە نانەکە بەشکشتیانی ناکرد وەختە بەشکشتیانی ناکرد ئیتر ئەم نانە فرادریا بەناو مردمەکە یەکسەرەوە دی حەفەشتانە چنگ بە حەواوە ئەکەن بەم نانە هەرکە بەلای کە ئێوە تۆی کێشێت لە ئاخریچە ممکنە فقط مشتێنانی گیر بەهاتەی دێ مشتێنان تۆ حەساوکە بۆ مەسەڵەن بنەماڵی کە مەسەڵەن 5 نەفەرن 6 نەفەرن بۆ یەک ڕۆژ ئیتر هەروەسە قاحتی و برسیەتی حتا لەو حینا مناڵگەلێکمانە دی بە تەمار بوون کە کەسێ بەشکەم لەو نانخۆیانە بەشیان بات وەلی ئەوە خەڵکەکە زۆر بوون کە بێ بەش ئەمانەوە دوارە هەڵەگەڕیانە بۆ ناو خانوادەکەی خۆیان هاین لە عمارەت خەسراوە یەکێ لە گەورەترین و خاسترین بەناگە لێ شار سنەم ئەم بەنا بە حەدێ گەورە و دڵنشینە کە هەر بینەندێک تێتێدا لە تواو شۆنەکانی و جیەکانی دانیشێ حەز ناکە ئەسڵام بچێتە دەرەوە ئەمە نەتەنها بە خاتر گەورەبوون ئەم بەنا و زەمانە مەقەر حکوومەتی بووگە تواو بەناگە لێ قەیمی شار سنەوەسە کۆلەن معماری قەیم جۆرێکە فرە دڵنشینە یعنی تۆ هەم لێنا حەوشۆ هەست هەر حەوشێک حەوزی هەست خوڕێ ئاوتێت لە پاڵ ئەو حەوزیچە دار و درەخت هەست دەنگ مەل و مرتێت ئەمە تەک سروشت و ڕۆحیە بەشەرە فرە سازگارە ئەو شتەکە ئێمە شاید لە ماڵگەل ئیمڕۆژیە و ئەپارتمانەکانە و ساختمان و شۆنگەل جەدیدە ئەسڵەن نیەسمە عکاسی معماری تەک شۆنگەل عکاسی ترە کەمێک جیاوازن ئەم جیاوازیە بۆ خاترەسە کە وەختێک کەسی عکاسی معماریەکات ئەشیا وەڵەن فرە لەبان نور و حەساس بێت نور بە شکڵی ئەو بەنایە ڕۆشن کردوێتەوە کە بیشترین ئەتلات ببینن دەبات بتوانێت مەساڵح و جۆزیاتێک کە بەکار چووگە لەناو عەکسا نیشانی بات لە گشتی زیاتر و مهمتر خطوتێکە کە ئێمە لە معماری عاشی ڕعایەتی کەین بەناو خطوت عەمود و ناوێ ئەمانە گیرڕە بێتەوە ئەکسەر وەختکە لە عکاسەکان بە لێنز واید کارەکان ئەم لێنز وایدە ئەوێتە باعثەوە کە گۆشەگە لە تەسویر تواو خەتگەل ڕاستمان کەمانیوە بێتەوە پس مەرحەلەی لە کارەکە عکاسیە مەرحەلەی بعدی کە فرە کارەوات و فرە توولێ کێشێ تۆشی ئەمانە لە بەرنامەگەلێ وەک فۆتۆشاپە ئیدیتکەی کە تواو خطوتێک کە چووگە ناو پێرسپێکتیڤە لارە بووگە سۆمانە ڕاستۆ بێتەوە غێرز ئەمارەت خەسراوە ئێمە ماڵ ئاسەفمانەس ماڵ مۆشیر دیوانمانەس ئەمارەت وەکیڵمانەس
هەر کام لەمانە تایبەتگەلی خاصی خۆیان هەست. حتا لە ناو شار وە کوچە و کۆڵانە سنەی بگەڕی ئەوینیت کە ماڵگەلێک هەست ویژیگیگەل بە تایبەتیگەلێکیان هەست هەر کامیکان منحەسر بە فەرد و مەخسووس خۆی. بەخشە لەم ماڵگەلە کە میراسفەرەنگی باسازی کردگەسەوە خۆشبەختانە نەڕم یاگەم وەێ فرێکی ئەوانەوە شخصیە کەفکە دەست وارەسەکان هەر لەبەرێکەوە خاریکە تاغیرە درگێت ئێڕمنن تاغیرە کاربەریان یەکەن ئاپارتمان من بە عنوان ئاکاسێ یەکێ لە ئەولەویەتگەلێک کارم عکاسی معماری دانیا چۆن خۆم ماڵ باوکیمان فەزای فرە قەیمی بوو بعد ئاجۆر تراشیان بوو بعد ژێرزەوییان بوو حەوش و حەوز و باخچەوە توا و فەزاگە لێ ماڵە قەیمی بووم و ئەمانە شاهد بووم کە چۆن هاوساکانمان هەل لەبەرێکەوە ماڵە قەیمیەکانیان ئەڕمگێت ئەڕۆخکێت لەبێ نەچێتەوە ناتان نگەهداری بکەن و بە جێگەی ئاپارتمان و ساختمانگەلەکەنەوە کە ئەسڵان شاید بە فەرهەنگ و بعد هەستە مردم ناهات. ماڵ ئاسەفیش کە خاندانە ئاسەف لێنا زندگییان کردگە و یەکێک لە تایبەت ماڵگەلێکە کە ئایسا خۆشببختانە بە ڕووی عموم باس کریاگە مردمەتانن بیبینن شۆنگەلی بعد قسمەتگەلی شانشین ئۆتاقگەلی کە چەنێ باسەفا و خۆش کریاسەوە و هەر کام لەمانە ویژیگیگەل و تایبەتیگەلی خاصی خۆی هەست کەوەیتر لە بەحسە ئێمە کە چێتە ناو بەحسە تەخەسوسی معماری خارجە مەگەر اینکێ بە دینە عکسەکان و فیلمەکانی کەسکەلێک کە حەزەکەن بێن ئەمانە لە نزیک و بیوین و بە ئەحساسیکەن چۆن فەزای معماری وەک تابلۆ نییە مەسەڵەن تۆ لەبەر تابلۆی کە ئاویسیت و نەهایەتەن خۆت دەرگیرە مۆزوو تابلۆکەکەی وەلێ لە کارە معماریە تۆشی بی لە ناو فەزاکە بگەڕیت بان و خوارکەیت ئۆتاقەکان بینیت نور فەزا ئەحساسکەی و لێنا حزور بێت تاواقعان دەرکەی کە ئەم معماریە چه تەفاوەتی گەستەک معماری ئیمڕۆژیە. ئێمە دەرسگەلی فرێکمانەخۆن لە تارانە یەکێ لەو دەرسگەلە ئاکاسی بووم و بە شکڵی ئیمڕۆژی دیجیتالنەوە ئاکاسی ئەنالۆگم کەمێ لێ نافێر بووم کە لەو دواتوانیم هاتمەوە لە ساڵ 61 تقریبان تا 63 لە ژێرخانەکەی ماڵ باوکمە توانیم لابراتوارێ چاپێ ڕەش و چەرمک بەرپاکەم فرە حسێ خۆشی هەست لەو لە حازۆ کە تۆ توا مەراحل کارەکە ئەشێ کۆنتترۆلکەی بە نهایەتەن لە لەحاز دارووە و لە لەحاز مەوادە شیمیایی و تەرکیبیان و زەمانیان و دەمایان و کارەکە بە نەتیجە بگەینی و ئەمە لە بەرچاو خۆتەوە کە هەرچێشتە زاهرە بێتەوە و معلومەوێت هێشتاس ئەو خۆشیە هەرهات دڵ منە و هەمیشە و زمانێک کاچم بۆ لابراتوار یا موقعیت پێشتێت کە بە هۆنەرجوەکان ئامۆزش چاپ و زهور فیلم و عکس ئام دقیقان هەر ئەو بۆی داروگەلە ئەو محیط تاریخانە هەر وەک ڕۆژ ئەوڵ ئەو خۆشیە خاتە دڵ بنیام. لە ماکسا منداڵێک لە پشت چارەکەی و پلاستیکیەوە
کە یەکسەرە بەرد و قڕ دۆرەکەی گشتیدا گردبوو تەنافێ شۆڕە بووگەسەوە کە ئەم تەنافە ئەتوانێت مەرگێ بێت نابودیک بێت لە بێنچوونێ بێت کە بە بۆنێ ئەم مناڵەوە و ئەم مناڵی چەند نەمایەندەی تواو مردمێکن کە تەکیە هاتکن من ئەم عەکسمە کە دی ئەو لەحزە و تەنافەکە ئاوێزان کردیاو وە تەنافێ دارقەواخ کە بۆ ئەم مناڵە هەژار و فەقیرە کە لە پەنای ئەم نایلونا لە پەنای ئەم دەشت و دەرە خۆی شاردگەسەوە ئاوێزان بووگە کە یانێ تەنافێک بە بۆنەی خنکانەی خەڵک و مردمێکە هین کوردستان ئەو دیون لەم وێنە خەڵکەکە ئەوە زۆرن ماشینەکە دیار نییە بەخشێک لە مردمەکە چوونەبان ماشینەکە بۆ بۆنەوە کە تیکەنانێکیان دەستکەوێت لێرا مەساڵان کەسکە لێبینین نانیان گرگە بەس ئەم دانەمە مەساڵەن نانی گرگە باوەش ئەم دانەکەتت لە ژێرەوە خەریکە نانەکەی ئەو لێسێنێت یعنی لێرە لەسەر تیکەی نان فرش شەڕ و مەرافعا بوو و ئەو نانیچەوە هارودیان بەشتوا خەڵکەکەی ناکرد خەڵکەکەی چەند ڕۆژ بوو بە ڕێگا هاتوون لە ناو هاڕگ و بارانە لەم عەکسە کە نزیک مەرزەکانە مناڵی ئەوینین بە باوەش دایکیەوە گەیگە نزیک سیم خاردارەکان ئیتر ڕێگەی عبوریان نییە ماگنەسەوە کە چۆن بچنە ئەو دیوە و بتوانن ڕزگار بن مناڵەکەش لە باوەش دایکیە شتێک کە تەوەجۆ منی جەلب کرد و بووە باعثەوە ئەم عەکسە بگرم برسیەتیک و ئێشێکە کە ها لە چاوە مناڵە لە برسیەتی و تینگی و سرماییە تواو چاوگەلی دەرپەڕیگە و فرە ئێحساسە ئێش و داخی بوو بۆ من هەمانیچە هەروە لەم عەکسا کە ئیبینیت دوودانە کچی جوان لێرە نەک گۆڕوایەک نەک کەوشێک پایان لە ناوام هەڕگا هەروە دانریاگە لە لچ مەرزەکانە بێساگن ئەمانە نزیک هەر ئەم کامیۆنە بوون بە تەمار بوون کە باوکیان برایان بتوانێت تیکەنانی لەو کامیۆنە گیر بێرێ بێرتی بۆیان وە بیان پێ بیان خۆت لە توا ئەم نەخۆشی و ناڕەحەتیە کە ئێمە دیمان خاص فرا مناڵەکان بە جۆرێک هەر کەس ئاهات بۆ یارمەتیان هەر کەس کە ئاهاتە ناو خەڵکەکە بە جۆری یارمەتیان بات بە خۆشیەوە ئاهاتنە بەرەوە پیریمانەوەند کاکەگیان کاکێکیان بەخێری بۆ ناومان چه تاوەرگە بۆمان ئەمە ئەو لەحزە بوو کەەوە مناڵگەلە بە تەرەف منە هاتن منیش بێدەسەڵات غەرێز دووربینەکەی چێکم پێنەوە و نهایەتەنەوە عەکسمە گرلێن خۆشبەختانە هەرچەند ئەمە وە بووە ڕاپەڕینێک ئەم کۆڕەوە کە مردمەکە هاتنە لچمەرزەکە بە شۆنەمایی تر حکوومەت سەدام نەما مردمەکە ڕزگار بوون و ئەم اتفاقە لە مشکی تاریخە بە واستەی عەکسەوە هەمیشگیە بووگەسەوە تواوە ئەو عەکسە لەوە حەفسە عەکسە من گردو بووم لە ئەمنە سوورەکەی سڵێمانیە گالەریکیان پێ اختصاصداگە کە لەم گالێریە فرەوەت خەڵکەکە تێن خۆیان ئەبینن تیا کە دەورەی مناڵی تەک بابیانە تەک مامۆیانە تەک کەس و کاریانە لە ناو جەمیەتەکە خۆیان شەناساییەکەن و ئەمە ڕوودا و خاسێکە بە خاترەوە نسڵێ بعدی کە تێتەوە ئەمانی نەدیگە بە چاومانە ببینێت کە بەسەر هاتە مردمە چۆگە چ زەحمەت و عەزیەتی گیان کێشاگە تا بەێرە گەیشتێ بۆچی کوردە